دامەزراوەی سمارت چۆن دەبینن لە نێوان دامەزراوە تەندروستیەکانی شاری سلێمانی؟ سمارت پرۆژەیەکی ناوازەیە لە بواری خزمەتگوزاری تەندروستیە و ناوازەیە لە زۆر ڕۆ لە ڕووی زانستیەوە، لە ڕووی خزمەتگوزاریەکانەوە، لە ڕووی دانانی بنەمایەکی دروستی شێوازی بەڕێوەبردننی دامەزراوە تەندروستیەکانە چ ئەتوانێت ببێتە نموزەجێک بۆ کەتی تایبەت و وەکەتی گشتی لە دەروی سمارت خۆی. تا چەند بە گرنگی دەبینن دەستگا حکومی و تایبەتەکان پێداچوونەوەی ساڵانەی کارەکانیان ئەنجام بدەن؟ پێداچوونەوەیەکێکە لە پرۆسەسە گرنگەکانی هەموو دامەزراوەیەک. نەبوونی پێداچوونەوە واتە نەبوونی هیوایەک بۆ گەورەبوون، بۆ پەرسەندن، بۆ دانانی خەونێک ڕوئیایەکی مستەقبەلی. بۆیە ئەتوانین بڵێن یەکێک لە بنەما سەرەکیەکانی کاری دامەزراوی لە دنیای ئەمڕۆیە ئەگەر دامەزراوێکی تەندروست بێ پێویستی بە بوونی پلانێک و کارنامەیەکی تایبەت دەبێت پێداچوونەوەی مانگانە و ساڵانەی خۆی. خزمەتگوزاریەکانی تاوەری تەندروستی سمارت چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەتوانین بەسەر ئاستی کوردستان لە ڕووی خزمەتگوزاریەوە هەنگاوێکی زۆر باشمان بڕیوە و لە چەند بوارێکا بوونێتە نمونە، بوونێتە ئەستێرە کە کۆمەڵی خزمەتگوزاری تەقدیم کراوە، توانیمانە سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق و شەرقی ئەوسەتی شتێپەڕێنین بەرەو جیهان بڕۆین و خەونی گەورەتریشمان هەیە. تا چەند بە گرنگی دەبینن نەخۆشخانەکان کار لەسەر کوالیتی بکەن؟ طبعاً کاتی نەخۆشخانەیەک هەر دامەزراوەیەکی دروست دەبێت بە تایبەتی دامەزراوەی و دامەزراوەی کەتی تەندروستی ئەگەر بیر لە کواڵیتی نەکاتەوە ناتوانێت جیاواز بێ. کاتێک کە جیاواز بووی خەڵک ڕوت تێیەکە، خەڵک ئامادە نییە بێت تۆ هەڵبژێرێت کە چەند ئۆپشنێکی ترێ بە کاتێک جیاواز نەبی. جیاوازبوونیش تەنها کواڵیتی فراهەمیێنێت بۆ لە پێناوی پەرەپێدانی کەتی خزمەتگوزاری تەندروستی و نەخۆشخانەکان لە بواری سیاحەی تەندروستیا زۆر پێویستمان بەوەیە بیرێکی گرنگ و کارێکی گرنگ لە بواری کواڵیتیا بکەین تاوەکو بتوانین خەڵک ڕوومان تێ بکە و ئاراستی پێچەوانە لە باتیەوەی کە خەڵک ڕووبکاتە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان ڕووبکاتەوە دامەزراوەکانی خۆمان بۆیە بێ پەرە بە کواڵیتی بین. تا چەند گرنگە نەخۆشخانە حکومی و تایبەتەکان پێکەوە کار بکەن؟ ئەگەر ئەمانوێت پەرە بە شارەکەمان بین، پەرە بە هەرێمەکەمان بین، پێویستمان بەکاری هاوکاری هەماهەنگیە و پێویستمان بە تیمۆرچین هەیە. بۆیە زۆر گرنگە بتوانین پێکەوە هاوکار بین، پێکەوە هەماهەنگ بین، سوود لە تەجاروبی یەکتر ببینین، شێری ئەکسپیرینس بکەین، شێری لێهاتووی و کارامەی شارەزایەکانی یەکتر بکەین و سوود لە هەڵەکانی یەکتر وەربگرین تاوەکو پێکەوە بتوانین گەشە بکەین، پێکەوە ئەتوانین خزمەتێکی باشتری شارەکەمان و هەرمەکەشمان بکەین. کۆتا وتەی بەڕێستان بۆ تاوەری تەندروستی سمارت چییە؟ هیوادارین سمارت هەر بە سمارتانە بمێنێتەوە و بەردەوام بێت لە پێشکەوتنەکانی و بێتە نموذەجێکی جوان بۆی بتوانێت خزمەتێکی باشتری خۆی و هاوڵاتیان و خەڵکی ناو شاری سلێمانی و هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش بکات پێکەوە بتوانین نموذەجێکی جوانتر، پایلۆتێکی جوانتری خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکەین و بتوانین بێت نمونەیەکی گرنگیش بۆ چاکترکردنی کەتی تەندروستی لە هەرێمی کوردستان و عێراق. سمارت وەرچەرخانە.